الله الرحمن الرحيم ئەمە ئەوڕۆک و بەشی ڕاگەاندن و هونەری مەڵبەندی کۆمەڵی دادگەری کوردستان مەڵبەندی هەولێر هەڵسان بە سازدانی کۆڕێکی شێعری جەماوەری لە ساڵیادی شەهیدبوونی شەهیدی لاو شەهید کۆساری سواز بخوا خەڵکێکی باش و بەرچاو ئامادەی ئەم کۆڕەبوونە چەندین چاڵاکی لەخۆ دەگرێت هەم لە پێشکەشکردنی چەند سرودێکی تایبەت بە شەهیدان هەروەها لە چەند شارێک لەلایەن شاعیرانەوە هەروەها لەلایەن دوو بەڕێزی خاوەن ئەزموو مامۆستا شەریف مامۆستا موحسین شوانی خوێندنەوەیەک بۆ تێکست و شارەکانی شەهید کۆساری ئەم بڕگان لەخۆ دەگرێت ئامانج لەم سازدانی ئەم کۆڕە یادکردنەوەی شەهید کۆساریە بۆ بیسەران و بۆ بینەران بۆ ئامادەبووان بۆی کە بزانین کە چه شاعیرێکی گەورە و بەرز و بەڕێزمان لەدەستداوە شەهید خدر کۆساری ڕەحمەتی خودای لێبێ کە خوای گەورە بە شەهیدی قبوڵ بکە تا کۆتا نەفەسی ژیانی هەم لە هونەرەکەی هەم لە پێشمەرگایەتی و خەباتکردن بۆ کاری ئیسلامەتی کۆڵی نەدا هەتا لەم ڕێگایە گیانی پاچی خۆی بەخشی خوای پەروەردیگار ئەم پلا بەرزە بە ئێمەش ببەخشێ ئینشاءڵڵا. ئەگەر لە مەوزوعەی ویکیپیدیا تەماشا بکەیت لە ئینتەرنێت تەماشا بکە یەک لە شاعیرە جیهادیەکانی کوردستانی باشوور خدر کۆساریە. ئەگەر نەرێن تاکە شاعیرە ئەتوانین بڵێن یەک لە شاعیرە گەورەکانی جیهادیە. هەر لەبەر ئەوەش شاعیری گەورەمان خدر کۆساری وەکو چەسپاویەک لەسەر مەبدەئەکەی لە پێناو ئەو شعرانەی کە کاتی خۆی بە جۆش و خڕۆش پێشکەشی ئەکرد و بە تایبەت دەورێکی گەرمی هەبوو لە ڕاپەڕینی 91 دیارە خۆشی لە پێناو ئەو وشانێک کە پێشکەشی دەکرد شەهید بوو. با هەر هەمومان ناوێک بین و پێناوێک و مێژووی بەرزی پەڕاوێکین هەر یەکەمان قومە ئاوێ بین شەپۆڵ و تین و تەوژمی لافاوێکین هەر کەسەمان یەک شەمچەدا بگیرسێنێت ئەو ساکەینێ شەوق و تیشی هەتاوێکین. شەهید کۆساری کە قسە لەسەر شیعرەکانی بکەین یا سەرەتای دەستپێکردنی شیعری کۆساری بکەین دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 ئەو کاتەکە لە ڕانیە نیشتەجێ بووە. لەوێوە کۆساری بەپێی ئەو بەدواداسون و ساختکردنەوانەی کە دەستمان کەوتون لە ڕێی خانەوادا بەڕێزەکەیانەوە بۆ ئێمە ڕوون بۆتەوە کە ئەو لە 1970 یەکەمین شیعری نووسیوە. دواتر کە ڕاپەڕین بەسەردادێ لە ناخی کۆساریشدا ڕاپەڕینێک لە بواری شیعر و ئەدەبیاتدا سەر هەڵدەدات. هەڵبەت کۆساری لە ڕۆژی 5 سێ لە ڕاپەڕیندا لە ڕانیە تەمام شیعر دەخوێنێتەوە. ئەمە هەست و نەستی کۆساری وەکو کانیاوێک وەکو بڕکانێک دەتەقێنێتەوە. یەکەمین شیعری بریتیە لە نگاری خودان گزنگی خێزان قوتابی و مامۆستای شەهید ڤیانی ڕاستەقینە و پێڕی سلیبۆ خۆشەویستی پیواری شەبەقی سەرفرازی ئەم شەش شیعرانە بە گوێرەی ساغبوونەوەکان دەرکەوتون کەمانە شیعری پێش ڕاپەڕینی کۆساری. بەڵام کۆساری لە دوای ڕاپەڕینەوە دەبینین کە دەبێتە مەلەوانێکی شارەزا و بەتوانای دەریای شیعر. سڵاوی خوات لەسەر بێ ئەی کۆساری لە پەیڤتدا سەدان ڕاست دێنە بەرگوێم پەیامی تۆم دەگەڵ دەدوێ لە هەر شوێم لە سیماتدا سەفای ڕوح دێتە بەرچاو
دەگەڵ شریکەت دڵم دەکوڵێ و دەسووتێم حەماسە و نەعرەتە و بڕکانی شیعرت دەهەژێنن لە تەوقی سەر هەتا پێم هەر لەحزەیەک لە سیمات ڕادەمێنم دەستەملانی دەیان لەشکر خەمی نوێم. ئەوەی شارەزای شعر بێ جوان هەست دەکات شعرەکانی پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین، بەڵام بەگشتی بۆ نووسینی هەر شعرێکی بەقەد ژانی لەدایک بوونمان دیبووە تا وشەی ڕەسەن پەتی پارا و ئاواز و چێش ڕتم و ڕزمێک وێنە و تابلۆیەکی سەرنجڕاکێش بنەخشێنێت. کۆساری نێچیروانێکی شارەزا و لێهاتوو بە دوای ڕاوی وشەی ناوازە و ڕسەنی کوردیدا. لە چاپی چوارەمی دیوانەکەیدا فەرەنگۆیەکەیەک هەیە ئەم ڕاستی دەسێڵمێنن. پەیامی شعری کۆساری دڵسۆزی، ڕاستگۆیی، ڕەسەنایەتی، دینداری، ڕاستەقینەی تێدا بوو. حەگبەی کۆساری پڕاوپڕ بوو لە داهێنان و نوێخازی. ئەوەی کۆساری لە هەموو شاعیرانی کۆن و شاعیرانی نوێ جودا کردوتەوە ئەو شاعرانن کە خۆی بەدەن دەیخوێنێتەوە. من پێم وایە نە لە شاعرانی کلاسیک و نە لە شاعرانی تازەش کەسێکی وەکو کۆساری نییە بتوانێت بەو شێوە شعرەکانی لەبەر بێ و بەو شێوەش بخوێنێتەوە. چاوی سپیم ئێستا کە دووربینی گەلێک لە چاوە ڕۆشن بیرەکان سەرەوە بنە، ئێستا کە دڵی زۆر دڵدار ئەوینی ڕاستی لێونە، ئێستا کە قاچی زۆر ڕێبوار دوشمنی جادەی ڕۆشنە، کێ هەیە لامپای خۆش نەوێت مەگەر دز بێ؟